سڵاوتان لێبێ بە کۆمەڵێ بەرگە و بابەتی نوێی ئابووری ئەم جارش لە بەرنامەی ژێرخان هاتوونەتە خزمەتان. هەواڵەکانی هەفتە سەرەتا لە سان پترزبۆرگی رووسیاوە دەست پێکەین. کۆڕبەندی ئابووری سان پترزبۆرگی رووسی کۆتایەت پاژەوەی 3 ڕۆژی تەواو بەردەوام بوو چەندی گرێبەستی ئابووری تێدا واژووکران کە یەکێکیان لە نێوان کۆمپانیای ڕووزنەفت و هەرێمی کوردستان بوو. کۆڕبەندی ئەمساڵ 12,000 کەس لە 130 وڵاتەوە بەشداریان تێدا کردبوو لەژێر ناونیشانی گەڕان بە شوێن ناونیشانی نوێ بۆ ئابووری جیهان بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام بوو. ڤلادیمیر پۆتین سەرۆکی رووسیا لە کۆڕبەندەکەدا بەشداری کرد و وتارێکی پێشکەش کرد و باسی دۆخی سیاسی و ئابووری گیانی کرد جەختی لەسەر گەڕانەوەی فرە جەمسەری کرد لە جیهان وتی نمونەی گیانێکی تاک جەمسەر دروست نابێت وەک ئاماژە بۆ ئەوەی خواستی ئەمریکا کار لەسەر گیانێکی تاک جەمسەر دەکات لە ڕووی ئابووری و سیاسیەوە. هاوکات سەرۆکی رووسیا ڤلادیمیر پۆتین داوای یارمەتی لە پیاوانی کاری ئەمریکی کرد وتی پشتگیری بکەن لەسەر لە نوێ دەست پێکردنەوەی دیالۆگ لەگەڵ ئەمریکا دەبێت یارمەتی دەربن بۆ ئیدارەکە و دۆناڵد ترامپ. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە ڕێکەوتنامەی پاریس بۆ کەشوهەوا هاتە دەرەوە کە لەلایەن سەرۆکی پێشوو باراک ئۆباماوە ئەنجام درابوو بەڵام هەوڵ دەدا ڕێکەوتنێکی باشتر بکات کە لە قازانجی کاری ئەمریکا و باشدەران بێت. ترامپ ڕایگەیاند ڕێکەوتنامەی پاریس بۆ کەشوهەوا نمونەیەکی ترە بۆ چوونە ناوەی واشنگتن بۆ ڕێکەوتنێک کە زیان بە ئابووری ئەمریکا دەگەێنێت. هەروەها ئەم بڕیارەی سەرۆکی ئەمریکا کاردەنەوەی جیاوازی لێکەوتەوە ڕێکەوتنەکە ڕۆژی 12 کانونیەکەمی 2015 لەلایەن نوێنەرانی 195 وڵاتەوە تاوتوێکرا ڕۆژی 22 نیسانی 2016 لەلایەن ئەو وڵاتانەوە ئیمزاکرا تا ئێستاش لە کۆی وڵاتانە 147 وڵات یان ڕێکەوتنەکەیان پەسەند کردووە. بەپێی ڕێکەوتنەکە وڵاتان ڕێکەوتون لەسەر دابەزاندنی پلەی گەرمی گیان بە ڕێژەی 2 پلەی سەدی و کاریش دەکەن تاوەکو زیاتر دایبەزێنن. هاوکات خەرجکردنی پارە بۆ ڕێکەوتنەکە لە ساڵی 2020ەوە دەست پێ دەکات و وڵاتانی بەشدار لە ڕێکەوتنەکە جەختیان لە دابینکردنی 100 ملیارد دلار لە ساڵێکدا کردووەتەوە هەتا ساڵی 2020. هەروەها داواش لە وڵاتانی ئابووری بەهێزکراوە کاوکاری وڵاتانی ئابووری لاواز بکەن تاوەکو چارەسەری کێشەی گۆڕانی ئاو هەوا بکرێت. هەفتەی ڕابردوو بۆ ئابووری ئەمریکا هەفتەیەکی باش نەبوو بۆ پێی ئاستی نەوتی خەزنکراوی ئەمریکا دابەزی. هەفتەی ڕابردوو 6.4 ملیۆن بەرمیل لە نەوتی ئەمبارکراوی ئەمریکا کەمی کردو لە ماوەی 8 هەفتەدا بەردەوام ڕوو لە کەمبوونەوەیە. بەڕێوەبەریەتی زانیاری وزەی ئەمریکا ڕایگەیاند هەفتەی ڕابردوو نەوتی خاوی بازرگانی ئەمبارکراو لە وڵاتەکەیاندا 6.4 ملیۆن بەرمیل واتە لە سەدا 1.2 کەمی کردووە گەیشتووەتە 509.9 بەرمیل. ئەوەش لە کاتێکدا بوو چاوەڕوان دەکرا نەوتی ئەمبارکراو بە بڕی 2.5 ملیۆن کەم بکات. ئەم کەمبوونەوەیە لە کاتێکدایە هەفتەی پێشووتریش نەوتە ئەمبارکراوەکان 4.4 ملیۆن بەرمیل کەمبوونەوەی بەخۆوە بینیوە. بەو شێوەیە نەوتی خاوی بازرگانی ئەمبارکراو لە 8 هەفتەدا بەردەوام ڕوو لە کەمبوونە. لەلایەکی تریشەوە نەوتی ئەمبارکراو کراوی ستراتیژی کە داخڵی ئەمباری نەوتی خاوی بازرگانی نەکراوە لە ماوەی هەفتەی ڕابردوودا 1 ملیۆن بەرمیل لە سەدا 0.1 کەمی کردووە و گەیشتووەتە 686.7 ملیۆن بەرمیل. هاوکات لە عێراقیش ئاستی هەناردەینە و زیادی کردو. ئاستی نەوتی هەناردەکراوی عێراق لە مانگی ئایاری ڕابردوو ڕۆژانە 3 ملیۆن و 262 هزار بەرمیل بووە. عاصم جیاد و تەبێژی وەزارەتی نەوتی عێراق ڕایگەیاند ئاستی نەوتی هەناردەکراوی عێراق لە مانگی ڕابردوو ڕۆژانە 3 ملیۆن و 262 هزار بووە کە ئەو ژمارەیەش بە بەراورد لەگەڵ مانگی نیسانی ڕابردوو بە بڕی 10 هزار بەرمیل ڕۆژانە بەرز بووەتەوە. بۆ پێی لە مانگی نیسانی ڕابردووەوە ئاستی نەوتی ئەمبارکراو ڕۆژانە 3 ملیۆن و 252 هزار بەرمیل نەوت بووە. لە بەیاننامەیەکدا کە لەسەر بنەمای ئامارە بەرایەکان کە لە کۆمپانیای بە بازارکردنی نەوتی عێراق سۆمۆ بڵاو کراوەتەوە تێکڕای نەوتی هەناردەکراو لە مانگی ڕابردوودا 101 ملیۆن بەرمیل نەوت وەکە ڕۆژانە 3 ملیۆن و 262 هزار بەرمیل نەوت هەناردەکراوە. گوتەبێژی وەزارەتی نەوتی عێراق ڕاشی گەیاندووە داهاتی نەوتی هەناردەکرا و لە مانگی ڕابردوودا 4 ملیار و 663 ملیۆن دلار بۆ کار بەرمیلێک نەوت بە
$46 و 108 سنت فرۆشاوە. عاسم جیاد ڕوونیشی کردووەتەوە لە مانگی ڕابردوودا 100 ملیۆن و 445 هزار بەرمیل نەوت لە کێڵگەکانی باشوور لە ناوڕاستی عێراق لەگەڵ 679,580 بەرمیل نەوت لە کەرکووکەوە هەنار دەکراون. کۆمپانیای ڕووزنەفتی ڕووسی و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە میانەی کۆڕبەندی ئابووری سانت پەترسبۆرگ گرێبەستێکی 20 ساڵەیان لەبارەی فرۆشتن و بەرهەمێنان و هەناردەکردنی نەوتەوە واژوو کرد. بەپێی ناوڕۆکی ڕێکەوتنەکە کۆمپانیای ڕووزنەفتی ڕووسی کار لەسەر جێرخانی هێڵی ئابووری نەوتی هەرێم بۆ تورکیا دەکات و پاشان لە کنەوپشکنینی نەوت و وەبەرهێنانی نەوت بەشدار دەبێت. هەر بەپێی ناوڕۆکی ڕێکەوتنەکە هەرێم بە پارەی پێشینە ڕۆژانە 700,000 بەرمیل نەوت دەداتە ڕووزنەفت و یەکەم بارە نەوتوشی لە ماوەی مانگی ڕابردوودا ڕادستی کۆمپانیاکە کردووە. هەرێمی کوردستان خاوەنی 45 ملیارد یەدەگی نەوتی خاو لە هەمان کاتدا نزیکی 5.7 ملیارد مەتر تێجا یەدەگی غازی سروشتی هەیە. دەچینە سەر بڕگەی جیاواز لە هەواڵدراوی بتکوین ئاستی گەشەی بەکارهێنانی لە ساڵی 2007 گەیشتوتە بەرزترین ئاس. ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەو دراوە هیچ بوونێکی فیزیایی نیە و دراوێکی ئازادە و هیچ بانک و دامەزراوەیەک ناتوانێت کۆنتترۆڵی بکات. بۆیە زۆر جار ئەو کەسانی لە وێنەی مافیەکان و گروپە تیرۆریستەکان ئەم دراوە بەکاردێنن بۆ گواستنەوەی مڵک و ماڵەکانیان دوور لە چاودێری بانک و دامەزراوە چاودێریەکان. ئێمە گرافیکێکمان ئامادەی لەسەر دراوی بتکوین زین دراوی بتکوین چییە و چۆن بەکارێنێت و قەبارەی بەهاکەی چیە لە بازاڕەکانی جیهاندا. بەڵێ دراوی بتکوین دراوێکی ئەلکترۆنی ئازاتە، ناچێتە ژێر بەندوباری هیچ سیستەمێکی بانکی. ساڵی 2007 کەسێکی نەناسراوی یابانی ئەم دراوەی دروست کرد و ساڵی 2009 بە شێوەیەکی فەرمی ئەم دراوە کاری پێکراوە لە چەند وڵاتێک و ئاماژ لێی ڕزگاربوونە لە ژێر بەندوباری سیستەمی بانکی و قوتمان ئەم دراوە بە شێوەیەکی گشتی ئەو سیستەمان ئەو گروپ و باندانە بەکارێنن کە بۆ شۆردنەوەی پارەیان بۆ جۆرە لە جۆرەکان بە شێوەی نایاسایی ئاڵوگۆڕ بە ماڵ و مڵکەکانیان دەکەن. بەڵێ بەڵێ بەڵێمە کۆی ژمارەی بتکوین لە بینی تا ئێستا 16 ملیۆن دان بتکوین 16 ملیۆن دانەبراوی بتکوین لە جیانە هەن. کۆی بەهاکەیان 35 ملیۆن ملیارد دۆلارە. نرخی بتکوین لە ساڵی 2010 25 سنت بووە واتە ساڵی 2002 واتە ساڵێک دوایەوەی بە فەرمی ناسێنراوە 25 سنت بووە. نرخی بتکوین لە ساڵی 2007 واتە ئێستا نرخی بتکوین ئەوەندە بەرز بووەتەوە لە ساڵ 2007 زۆرترین ڕێژەی بڕی گەیشتە 2000 دلار واتە نرخی یەک بتکوین گەیشتە 2000 دلار. بەرهەمێنانی بتکوین لە دە خولەک جارێک 25 دانە بتکوین بەرهەمێنرێت لە ڕێگەی سیستەمێکی داخراوی ئینتەرنێتیەوە ئەم بتکوینانە بەرهەمێنرێت. بتکوین لە ناو پارێزگاریەکی بەهێزی ئینتەرنێتی هەڵدەگیرێت. ئەوەی ینی زانراوە پارێزگاریەکی بەهێز واتە قاسەیەکی بەهێزی ئینتەرنێتی هەیە کە تێپەڕکردنی یا خەرقکردنی زۆر زۆر ناڕەحەتە. دراوێکی ئازادە هیچ بەندوبارێکی بانکی لەسەر نیەواتە ناچێتە هیچ بەندوبارێکی بانکیەوە لەوانەیە بۆ نمونە بانکی دراوی نێودوڵەتی کە بانکیەکە هەموو دراوەکانچنەوە ژێر بەندوباری ئەو سیستەمە بانکیەوە هیچ ناوەندگیریەک نییە لە نێوان یەکێک لە سیفاتەکانی بتکوین کە سەرنجی ئەو کەسانی ڕاکێشاوە بتکوین ئاڵوگۆڕ بکەن لە نێوان بتکوین و دراوەکانی ترە ئەوەیە کەسی نێوەندگیر واتە دامەزراوەیان بانک نییە لە نێوان کەسی کڕیار و فرۆشیارە.
ئەو وڵاتانی دانیان بە بتکوین ناوە ئەمریکا، یەکێتی ئەوروپا، رووسیا، یابان، ئوسترالیا، کەنەدا کە ئەمانە ینی بەهێزترین ئابووری وڵاتان ینی ئەم وڵاتانە ینی بەهێزترین ئابووری گیانیان بەدەستەوە بە تایبەتی ئەمریکا ینی یەکێکە ینی زل هێزترین ئابووری گیانە. ئەمە لەسەر بتکوین بوو بە شێوەیەکی گشتی ئێمە بەڵێ ئەمە زانیاریی گشتی بوو لەسەر بتوین لە بڕگەی جیاوازە هەواڵ پێشکەشمان کردم. بەڵێ هەرێمی کوردستان ئێمە لە تەوەری ئەم جارە تایبەتمان کردووە بە گرێبەستە نەوتیەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو گرێبەستە درێژخانانە کە کراون لە نێوان هەرێم و وڵاتان بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ دەستەروکی لیژنەی سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان کاکتۆر زۆر بەخێربێ. پێشەوەی بچین لای جەناب گرافیکمان ئامادەیە، دواتر دوای گرافیکەکە درێژ بە قسەکانمان دەین. لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی ئێمە سێ گرێبەستی گرنگمانەیە. گرێبەستی هەناردەکردنی نەوت لە نێوان تورکیا و هەرێمی کوردستان. ئەم گرێبەستە ماوەکەی 50 ساڵە هێشتا گرێبەستەکە خەڵک ینی زۆر شارەزانیە یاخود ناوەڕەکەکەی دیارەتەنان بۆ پەرلەمانتارانی کوردستانیش. گرێبەستەکە بۆ بواری گواستنەوەی نەوتە لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا. ئەوە دواتر دکتۆر شێرکۆ بە دڵنیاییەوە زانیاری زیاترمان لەسەرەوە ئەداتێ. گرێبەستی هەناردەکردنی غازی سروشتی ئەم گرێبەستە لە نێوان کۆمپانی گنەڵ ئینەرژی تورکیە لەگەڵ هەرێمی کوردستانە. ئەم گرێبەستە مێژوەکەی بۆ 18 ئەیلولی ساڵ 2013 گەڕێتەوە. ئەو کاتە دکتۆر ئاشتی هەورامی ئەم بەروارەی دەستنیشان کرد. ماوەی گرێبەستەکە 25 ساڵە. بواری گرێبەستەکە پەرێپێدان و بازرگانیکردنی بە بازارکردنی غازی سروشتی هەرێمە واتە کۆمپانیای گنەڵ ئینەرژی لە سەریەتی ئەو کۆمپانیانە بێنێ بۆ واتە پەرەپێدانی غازی سروشتی لە هەرێمی کوردستانە زایدن بە بازارکردنی لەگەڵ هەرێمی کوردستانە. جێبەجێکردنی ئەم گرێبەستە بەو جۆرە بێت لە سەرەتایە 55 ملیۆن پێسێجا غازی سروشتی بەرەمێنن. پاشان ئەم بڕە بەرز ئەبێتەوە بۆ 120 ملیۆن پێسێجا و پاشان ئەم بڕە دەگاتە 200 ملیۆن پێسێجا واتە تا 2020 ئەوەی کە باز دەکرێت. گرێبەستی سێمان گرێبەستی پەرەپێدان و بەرەمێن لە نێوان ڕووزنەفت و هەرێم ماوەکەی 20 ساڵە و گرێبەستە بوو لە 48 کاتژمێری ڕابردووە لە نێوان لە سان پترسبەرگ لە نێوان ڕووزنەفت و هەرێم گرێدرا. ماوەی ئەم گرێبەستە وەکو کۆمپانیای ڕووزنەفتی ژارکرا کردووە 20 ساڵە. بەڵێ بوارەکەی بۆ پەرەپێدان و بەرهێنانی نەوتە بەپێی ناوەڕۆکی گرێبەستەکە هەرێمی کوردستان پابەند دەبێت بە هەناردەکردنی 700,000 بەرمیل ڕۆژانە بۆ پاڵاوگەیەکی ئەڵمانی و پاشان ئەم بڕە بۆ کۆتایی ساڵ نزیک دەبێتەوە بۆ 1 ملیۆن بەرمیل. بەهایم گرێبەستە ئەوەی کە ئەوترێت 3 ملیار دۆلارێ. هەرێمی کوردستان پارەکەی بە پێشینە وەرگرتووە. کاکتۆر زۆر بەخێربێ وابزانم پارکێشان نەگەشتوەتە هەرێمی کوردستان پارتیەکێتی دانیان لێ تیش کردووە و بە شێوەیەکی گشتی ینی دابەشیان کردووە. ئەمە معلوماتێکە ئەوترێ تا چەند زانیاری لەسەر ئەمە هەیە. بنای خوای بەخشندە و میهرەبان. دیارە ئەم جۆرە گرێبەستانە سێ ڕەهەندی هەیە: ڕەهەندی ئابووری، ڕەهەندی سیاسی، ڕەهەندی ئەمنی. ئەم جۆرە گرێبەستانە مەترسی ئەوەی لەیەکرێت کە هاوشێوەی ئەو گرێبەستە بێت کە بەشار ئەسەد لە ساڵی 2008 لە سووریا کێڵگەی توینانی کە وەکو نمونەیەک فرۆشتەوە بە وڵاتی رووسیا بە تاپەی ڕسمی واتا بوو بە مڵکی کۆمپانیا رووسیەکان. ئەمە وای کرد کە رووسیا مافی تەدەخولی عسکەری هەبێ لە سووریا و چەک و جوبەخانە بەکاربێنێ بۆ پاراستنی ئەو بەرژەوەندیانەی کە هەیەی لە سووریا. لە غیابی پەرلەمانە واتا پەرلەمان پەکخراوە لە غیابی یا دوورخستنەوەی موسساتی ڕقابی و تەدقیقی لە هەرێمی کوردستانە کە دیوانی چاودێری داراییە بەو کۆمپانیانەشەوە کە لە 2010ەوە کە گرێبەستیان لەگەڵاکراوە کە بۆ وردبێنی و تەدقیق و بۆ ئەوە 8 مانگە هیچیان دیار نییە. لە غیابی موسساتی تەدقیقی لە غیابی ئەو موسساتانەی کە شەرعین لە هەرێمی کوردستانە بۆ چاودێری ئەم جۆرە گرێبەستان ئێمە ناڵین پەرلەمان چێ گرێبەستەکە بکە. ئێمە ئەڵین پەرلەمان بە ئاگا بێ
بە دوو یاسا و بڕیارێکی پەرلەمان مخالەفە کراوە. یەکەمیان یاسای ژمارە 21 ساڵی 2007 نەوتوگازی هەرێمی کوردستان کە داوا ئەکا کە پەرلەمانی کوردستان بە ئاگا بێت لە گرێبەستە استراتیجیەکانی نەوتوگازی هەرێمی کوردستان. یاسای سندوقی کوردستان بۆ داهاتە نەوتوگازیەکان لە ساڵی 2015 لە مانگی 5 کە لە پەرلەمانەوە دەرچوو و دواتر ئەو کاتە سەرۆکی هەرێمی ژواژووی لەسەر کرد کە داواکە بە پێی مبادرەی شەفافێتی نێودەوڵەتی مامەڵەکان و گرێبەستەکان ئەنجام بدرێت و تەدقیق خوردبینی بۆ بکرێ و پێویستە پەرلەمان لێی بە ئاگا بێت لەو گرێبەستە استراتیجیانە. بڕیاری ژمارەیەکی ساڵی 2005 پەرلەمانی کوردستان کە ئەڵێ پەرلەمان بەرزترین دەسەڵاتە و مەرجەعە بۆ بڕیارە چارەسازەکانی هەرێمی کوردستان. ئەوە پەرلەمانی کوردستان پەک خراوە وەلا خراوە. باشە خۆ لایەنە سیاسیەکان ماون بە تایبەتی ئەوانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستانە وەزیریان هەیە و بەشدارن ئەوانە هیچیان بە ئاگانی نەکرد ئەوان بەڵکو لەلایەن هەردوو پارتی و یەکێتیش ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی هەیە ئەمڕۆ ڕایگەیاندووە ئێمە ئاگامان لێ نییە لە تەفاسیلی ئەو گرێبەستە کەوابێ ئەمە یەینە سەر ڕەهەندە ئابوووریەکەی اینجا. ئەم ڕەهەندە ئابووری ئەمە بریتیە لە مەشروعێکی بزنس کێکی عێراق بە هەرێمی کوردستانی شەوە لە نێوان بەرژەوەندی هێزە سەبەلاحەکانی دنیا بەش کراوە. ئەمریکا و رووسیا و تورکیا ئەوێ بە هەمان شێوە یاری بکات لە هەرێمی کوردستان. قسەکە زۆر دروستە بەس ینی تۆ ئەتێ بڵێ مەترسی هەیە بەهۆی ئەم گرێبەستەوە ینی رووسیا بتوانێت فشار بکاتە سەر هەرێمی کوردستان یان مافی تەدەخلی سەربازی رووسیا لە هەرێمی کوردستان هاوشێوەی سووریا دووبارە بێتەوە. من پرسیارەکە ئەوەیە لێرە کە بۆچی ئەم گرێبەستانە لە تاریکیە ئەکرێ، بۆچی ئەم گرێبەستانە کەس ئاگای لێنیە دووسێ کەس نەبێ و ئەو شاندە نەبێ کە چۆتە ئەوێ. ئەم جۆرە گرێبەستانە کە ئاوا لە تاریکیە ئەکرێ واتە ڕایگشتی و پەرلەمان و مؤسساتی شەرعی و لایەنە سیاسیەکان کە لێی بە ئاگانین ئێمە لە 5 احتیاطی نوتی هەموو عالم لە هەرێمی کوردستانە معقولە دووسێ کەس بڕیاری لەسەر بدا. ئەمە یەک. دوو بەڵێ ئەو مەترسیە هەیە، ئەو مەترسیە هەیە کە ئەمریکا چۆن بای 410 میلیارد دلار سەفقەی لەگەڵ سعودیە و وڵاتی سعودیە وڵاتانی کەنداوا کرد بە تایبەتی سعودیە بۆ ماوەی 10 ساڵ لە بەرامبەرە رووسیاش ئاوا دێت بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەو جۆرە سەفقاتانە کە بیرمان نەچێ. ویکلیکس لە ساڵێک لەمەوبەر ڕایگەیان چەند ئیمێڵێک لەلایەن ئاشتێورامی وەزیری سامان سروشتەکانەوە ویکلیکس بڵاوی کردەوە کە ئاشتێورامی داوای کردووە لە وڵاتی تورکیا کە چەند کێڵگەیەک بکڕێتەوە لە هەرێمی کوردستان. ئەم جۆرە عەقدانە پێوترێ عەقدی فرۆشتنەوە نەک عەقدی شەراکەت. عەقدی شەراکەت جایە لەگەڵ عەقدی خەدەمی کە دوو جۆر عەقدن لە گرێبەستی نەوتیە. بەڵام وڵاتی تورکیا قبوڵی نەکرد لەبەرەوەی کە تەبیعاتی ئەمنی و عسکەری و سیاسی لێ دروست ئەبێتەوە و بەرژەوەندەکانی بە شێوازێکی تر ڕێخستووە چونکە بۆڕی نەوتی هەرێمی کوردستان بە تورکیا ئاڕوە. ئێستا رووسیا ئەوەی قبول کردووە کە بێت ئەو 5 کێڵگە نەوتی هەرێمی کوردستان کە لە گرێبەستەکە لەگەڵ ڕۆزنەفت بیکڕێتەوە و دەرەنجام حەقی تەدەخولی سیاسی و عسکەری و ئەمنیشی ئەبێ. مەترسیەکە ئەوەیە سەربەخۆی هەرێمی کوردستان چوو بۆ چۆ دیموکراسیەت لە هەرێمی کوردستانە چوو بۆ چۆ بۆ چونکە ئەمە چۆن بەشار ئەسەد ئەپارێزرێ بەهۆی ئەو جۆرە تەدەخلاتەوە. ئەی دەسەڵات لە هەرێمی کوردستانە کە گرێبەستەکەی کردووە لەگە وڵاتی رووسیا ئەبێ وڵاتی رووسیا چۆن بەرگری لێ بکە. ئایا موقعی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە ئەگا بەچی بەم شێوەیە. لەبەرەوە ئەمانە هەمووی مەترسین، هەمووی تەخەوفی جددین، هەمووی بە بێئاگایی پەرلەمان و لایەنە پەیوەندیدارەکان کراوە و ئەمە ترسی ئەوە هەیە کە بەرەو ئاقارێکی مەترسیدارمان بەرێ مەترسیدارتر لەوەی لەگەڵ داناغازا کراوە دۆڕاندنی 2 میلیارد دلار و کە بەم حاڵەوە بەو جیرفان بەتاڵی هاونیشتوانیان لە هەرێمی کوردستان بەم دۆخە سەختە ئابووریە ئاوا ئەمە 2 میلیارد دلار دۆڕێنی چ زەمانەتێکەیە بۆ ئەمەش کە لەو خراپتر نییە. ئەم زانیێرە زۆر گرنگە بۆ بینەر کە بزانێ ئایا ئەمە تەحلیلی بەڕێستانە لە مەسەلەی فرۆشتنەی ئەم 5 کێڵگەیە. ئەم 5 کێڵگەیە کامانە و چۆن فرۆشراون ئەوەی ئێوە زانیاریتان هەبێ. ئەم مەلەفی نەوتوگاز لە هەرێمی کوردستانە مەلەفێکی داخراوە و ئەو تەفاسیلە خۆیان ئاگیان لێتی. بۆیە ئێمە هاوارمان لێ هەڵساوە کە ئەمە ڕوونەدا و نابێ وابێ و ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات ڕوونکردنەوەی پێویست بۆ خەڵک بۆ ڕایگشتی بۆ لایەنەکان چونکە وەکوتم تەبیعاتی ئەمنی هەیە، تەبیعاتی عسکەری هەیە، یاعی دەرهاویشتەی سیاسی هەیە، پەیوەندی بە دەسەڵات و بە ئەمنی قەومی هەرێمی کوردستانەوە هەیە. اینجا دەستکەوتی ئابووری هەیە، اینجا بڵێن مامەڵی ئابووری تیا ئەکرێت. لەبەرەوە ئەمانە هەمووی ئەبێ ڕوون کرێتەوە بێ دڵنیایی دروست بێ بە پێچەوانەوە ئەو مەترسیانە ئەگەر وابێ ئەو سەفقەیە بۆ ئەوە کرابێ کە دەسەڵات لە هەرێمی کوردستانە ئیتر تا 20 ساڵی تر لەبەر بەرژەوەندی زلهێزەکانی دنیا چ ئەمریکا بێ چ تورکیا بێ چ رووسیا بێ
هەر ئەم دەسەڵاتە ئەی دیموکراسیت کابێت چوو بۆ چوو ئەی هەڵبژاردن کابێت چیلیات ئەمانە مەخاوف و تەخەوفی جدین یعنی مەترسی جدین ئەبێ هەڵوێستەی لەسەر بکرێ بۆیە لەسەر ئەساسی ئەوە فراکسیۆنەکان ئەمڕۆ ڕاگەاندنە بڵاو ئەم نزیک بوون و خێرای بەرە رووسیا لە ڕووی ئابوووریەوە قسەش لەسەرەوەی ئایا بۆ نمونە ئەمریکا تا چەند هەستەکە ینی کاردانەوەی بێ بەرامبەر ئەمە یان تورکیا کاردانەوەی بەرامبەر ئەمانە چیە بێ قسە لەسەر ئەوەش هەیە ئێستا بۆ نمونە لە ماوەی ئایندەیە ئەگەری هەیە بۆ نمونە بەڕەوەندی ئێرانش بێنرێتە ناو هەرێمی کوردستانەوە بەڕای تۆ ینی کاردانەوەی بۆ نمونە ئەمریکا و تورکیا چیە بێ لەم دۆخەیە من پێم وایە دوایەوەی کە سێ کۆنفرانس سێ کۆڕبەندی ئابووری جیهانی گیرا یەکیان لە سویسرا یەکیان لە ئوردن لە دەڕۆژی ڕابردووە و ئەمەشیان کە لە رووسیا ئەکرێ پێم وایە پێکهاتن ڕوویداوە ئەم کێکەی عێراق و هەرێمی کوردستانیان دابش کردووە و هەموو باش ئەزانین کە چۆن ئەمریکا ئێستا چەک ئەدا بە پەیەدە بۆ پشتیوانیکردن لە پەیەدە لە بەرامبەر خەڵی تورکیا رووسیا هەرێمی کوردستان دروست بوو و لەو لاوە خەڵی ئەمریکا خەلیج هەرێمی کوردستانیش هەیە لەبەرەوە ئەمە دوو محوەری گەورن سیاسی عسکەری ئەمنی اقتصادی منطقەکە کە ئەوترا منطقەکە دابش ئەبێتەوە دوای داعش منطقەکە بەرژەوەندەکان ئەبێت تەوزیع بکرێتەوە جارێکی تر بەو شێوەیە تەوزیع کراوەتەوە کە هەیە مەترسیەکانی ئێمە ئەلەم سۆنگەیەوەیە بۆیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بێت ڕوونکردنەوەی پێویست بە و بە پێچەوانەوە هەر وەکو چۆن گرێبەستی 50 ساڵ لەگەڵ تورکیا لە کاتی کارانەبوونی پەرلەمانە ئەنجامدرا لە 2013 ئێستش استیغلالی ئەم کارە نەبوونی پەرلەمانە ئەکرێتەوە بۆ سەفقە و بۆ گرێبەستی استراتیجی تر کە ئایندەی 25 ساڵی هەرێمی کوردستانە خاتە بەر مەترسی گەورە. بەڵام کاکتۆر ینی زۆرجار ینی سەرۆکاتی حکوومەتی قسەیەکە ئەڵێ بۆیە ئەم گرێبەستانە ئاشکرا ناکەین لەبەرەوەی ینی هێشتا دۆخی هەرێمی کوردستان نەبوو بە دەوڵەت نەخەمڵیوە بۆیە ئەمانە ئاشکرا ناکەین ترسیانەیە بۆنەوە ئەم شتانە تەسەڕبکا بۆ وڵاتان یا کێشیان بۆ دروستکە ئەم ترسانە تا چەند ڕەوان قوربان لە دنیاە مؤسساتی مختص هەیە ئەی هێنم گرێبەستی لەگەڵاکەم خۆ گرێبەستیان کردووە لەگەڵ دوو کۆمپانیای گەورەی جیهانی بۆ وردبینی و بۆ تەدقیق و دڵنیاکردنەوە بەڵامەوە 8 مانگە نایەڵن 8 مانگە راپۆرتیان دەرنەچووە راپۆرتێک هەبوو کە ئێمە بڕوامان پێی نەبوو وەزارەتی سامان سروشتیەکان دەری ئەکرد لەبەری وردبینی بۆ ناکرا ئەوەشیان وەستانەوە لە یەکی 2007ەوە لەبەرەوە ئەمریکا حکوومەت ئەیڵێ حکوومەت ئەبێ ئێستا بێ ئەستۆپاکی خۆی بکە حکوومەت ئێستا بەیاننامەیەکی مالی دەرناکا بڵێ ئەوەندە قەرزارم ئەوەندەم دەستکەوتووە ئەوەندەم سرف کردووە ئاوا پاکتاوی حساباتی خۆم ئەەکەم لەبەر ئەم هەموو تەمومژە بەڵێ قۆناغی هەرێمی کوردستان گەیشتوتە قۆناغی بێمنەتی بەرامبەر بە هێز و لایەنەکان بەرامبەر بە جەماوەریش لەبەرەوەی ئەمە ئەو قۆناغەیە کە لە وڵاتە نەوتیەکان کە دواکەوتون لە ڕووی هۆشیاریەوە و لە ڕووی قووەتی مجتەمەعیەوە دەسەڵات وای لێدێ ئەگاتە خاوەنی هێز و ئەسکەر و استیخبارات و دام و دەستگا و جوبەخانەی گەورە بەداهاتی نەوت کە بە ئاسانی دەسەکەوێ بۆیان دەرەنجام بێمنەت ئەبن بەرامبەر بە شەرعیەت بەرامبەر بە یاسا بەرامبەر بە ئەو جۆرەشتانە ئەمە وای کردووە کە ئێمە بەڕۆڕی مەترسی گەورە بینەوە ئەو مەترسیانەیە کە ئەبێ بە هەمومان بەڕاستی بەلایەنە سیاسیەکان بەڕێکخراوەکان بە پەرلەمانتاران بە وەزیرەکان بەوانش کە لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستانن بەڵام داوای ئەوە بکەین کە ئەمانە ڕوونکردنەوەی پێویستی لەسەر بدرێت ینی پێچەوانی قسەکانی تۆ یان دژبەیە قسەکانی تۆ ئەمڕۆ دکتۆر ئاشتی ئەورامی ینی لە رووسیا ینی قسەی کرد باسیەوەی کرد کە ئەوان ئەم ڕۆشتێکی زۆر گەوریان بۆ هەرێمی کوردستان کردووە وەختی خۆشی وتیان شتێکی زۆر گەورەمان کردو و گرێبەسمان لەگەڵ داناغازا کردو بەڵام دواتر 2 میلیارد دلارمان پێدۆڕانن ئێستش ئەگەری هەیە کە 26 میلیارد دلاری تری پێ بدۆڕێنین ئایا ئێمە چەند پێیاکەین تاوەکو ئاوا بیدۆڕێنین ئەم کڵاوکڵاوێنەی کە پێوتر ئیدارەی نەوت و گاز لە هەرێمی کوردستان ئێمە تەمە ناکەین وابێ ئێمە تەمە ناکەین گرێبەستەکان بەرژەوەندی نەوت و گازی هەرێمی کوردستان ببێ بە پارۆ بڕژەتی گیرفانی هاونیشتیمان ئەوەیە کە ئێمە داوایەکەین بەڵام ئایا وایە ڕابردوو پێمانڵێ نەخێوانە بووە بۆیە بۆ ئایندەش ناتوانین بڵین کە وایە بۆیە ئەبێ ئەمە ساغ بێتەوە ئەبێ یەکلایی بێتەوە تەسەڕوفی چەند کەسێک بە 45 ملیار بەرمیل احتیاطی نەوتی کارەساتە تەسەڕوفی چەند کەسێک بە 5 احتیاطی نەوتی هەموو عالم کارەساتە ناکری ئاوا لەسەر سێقە وڵات ببرێ بەڕێوە کە ڕابردوو پێمان ئەو سێقەیەش بەڕاستی جێگەی گومانە و لەجێ خۆیانە کاک تۆ قسەیەک لەسەرەوە هەیە کەتی و پارتی و پاریان لەنێوان خۆیان دابش کردو کە ینی بەهای گرێبەستەکە 3 میلیارە ملیار و نیوێ بۆ پارتی ملیارێک بۆ یەکێتی ئەڵێ پێشەوەی بێدەم پارەیە ڕێکوتنی دەسە کراو لە نێوانی یەکێتی و پارتی و زانیاریتان چێ لەبارەیەوە من نامەوێت قسەیە بکەم کە کۆنکرێتی نەبێ بەڕاستی و ئەبێ هەرچێکم کەوت ئەبێ بەڵگەی دامغ ینی
حاشا هەڵنەگر بەڵگەی حاشا هەڵنەگر من پژڕاستی بکەمەوە بەڵام بەڕاستی ئەمە ئەبێ ڕوون بکرێتەوە و ئەبێ لە ڕێی مؤسساتی شەرعی و قانونی خۆیەوە دیوانی چاودێری هەیە ئەو کۆمپانیانە هەیە کە بۆ تەتقیق و وردبینی و ڕای گشتی هەیە ئەبێ ئەمە ئەستۆ ئەبێ پارتی وێکێتیەکان ئەمە قبول نەکەن ئەبێ پارتی وێکێتیەکان ئەمە قبول نەکەن و ئەوان بێن داوا بکەن داوای ڕوونکردنەوە بکەن دڵنیایی دروستکەن کە ئەم چەند کەسەی کە لە قیادەی ئەوانان ئەم گرێبەستانەیان بە تەندروستی کردووە نەک هەر لەسەر ئەساسی سیقە و بوترێکە باشە لە ڕابردووە نمونەمان زۆر بینیوە لەسەرەوەی کە وتراوەشتی مێژوویە بەڵام دواتر بە 2 ملیار دلار و بە شکردنەوە چیە بۆی تەنها سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری سامان سروشەکان بەشدار بوون لەم گرێبەستەیە بزنسە چۆن ترمپ بزنسەکە ئەمانیش بزنسەکەن پۆتینیش بزنسەکە بۆ معلوماتی جەنابتان سەروەتی پۆتین استثماراتی پۆتین لە عالەما تەقدیرەکرێت بە زیاتر لە 10 ملیار دلار و بۆ پۆتین بزنسمانێکی هەڵکەوتووە لە 15 ساڵی ڕابردووە و ئەم شەریکاتانی بە ڕۆزنەفت و بە لوک ئۆیل و بە گاسپرۆم ئەمانە بە قەراری پۆتین ئەجوڵێنەوە ڕاستەوخۆ و ئێکسۆن مۆبیل سەرۆکی ئێکسۆن مۆبیل لە خۆڕایی نەکراوە بە وەزیری خارجی ئەمریکا لەبەرەوە بزنسە جیهانە با بەڕێوە فاتیکان گەورەترین خێزانی دەوڵەمەند لە جیهانە لە پشت فاتیکانەوەی و بزنس ئەکات و فاتیکان ئەبا بەڕێوە لەبەرەوە بزنسە دنیا ئەبا بەڕێوە بزنسە هەرێمی کوردستان ئەبا بەڕێوە بزنسە ئەمریکا و رووسیاش ئەبا بەڕێوە بزنسە خەلیج و وڵاتانی کەندا ئەبا بەڕێوە نەک ئەو بریق و باقی کە بە ناوی حکوومەت و بە ناوی بەرژەوەندی نیشتیمانی و بە ناویشتی تر بەڕاستی ئەکرێ بە ڕووپۆش بۆ ئەم جۆرە گرێبەستانە بۆ ئەم جۆرە چالاکی ئێمە لە ڕێی کۆمەڵی گرێبەستە و کوب گرێبەستانی بەشێکیان شیمان کردەوە یعنی تێکەڵکێشی ئابووری تا ڕادێک جیهانی بوون لە ڕووی وزەوە پێی دوای لانی باش و خراپی ئەمانە چییە کاکتۆر لایانی باش و خراپی ئەم گرێبەستانە تەمان لایەک ئەڵێ ئەم گرێبەستانە شتی باشە و ئێمە حەسانەی پشتیوانی ئەمنی و عسکەری بۆ خۆمان بەدەستبێنین و ئێمە داهاتی زیاتر بۆ خۆمان بەدەستبێنین و ئێمە ئاوە باشە بەو منطقە باشە بەڵام بۆ کێ ئەمە ئەبێ بۆ هاونیشتیمانیان بێ ئەبێ دەستکەوت بێ بۆ گیرفانی خەڵک ئەبێ دەستکەوت بێ بۆ دابینکردنی موچەی تەواوی فەرمانبەران کە بە نایاسایی ڕۆبع موچەکەشی بە تەواوەتی پێنادرێ نەک بۆ چەند دەستە و تاقمێک بێت خەلەلەکە خۆی ئەلەویایە ئەبێ شەفافیت و ئەم حکوومەتە ئەگەر بێوێ تۆکمەی و یەکرزی ناوخۆیی دروستکە ئەبێ دڵنیابوون و متمانە بنیاد بنێتەوە لە ڕێی مؤسساتەوە بۆ ئەو خەڵکە و ئەو خەڵکە متمانەی پێ بگەڕێتەوە بۆ حکومەت جارێکی تر بە پێچەوانەوە تەواو بێمنەتی بەرامبەر بە هەموو شتێک چەند کەسێک بڕیاری مقدراتی قوت و ژیان و سەروەت و سامانی ئەم گەل و نیشتیمانیان ئەکەوێتە ئەستۆ خۆیان براری لەسەردەن خۆیان ئەکردنەوە خۆیان ئەفرۆشنەوە خۆیان تجارەتی پێوەکەن خۆیان مەساڵحی خۆیانی پێدابین ئەکەن لە بەرامبەرە هاوڵاتی و هاونیشتیمانی گیرفانی بەتاڵەبێ کێشەکە لەوەیە ئەم ڤایرۆسە ئەم گەندەڵی ئەگەر ئاوا بەردەوام بێ دواتر وڵات وێرانە بێ دواتر ئایندێکی تاریک بۆ وڵات دابین ئەبێ کە بە هەمومان نابێ بهێڵین ئەوە ڕووبدا بە هەموو سۆزەکان لە ناوێتی لە ناو پارتی لە ناو حزبە سیاسەکان لە کۆمەڵگەی مەدەنی لە هەموو لایەکەوە ئەبێ هەوڵبین ئەمە ڕوونەدا چونکە ئەمە وڵاتی هەمومانە نابێ بێڵین ئاوا بە هەدەر بەڵام کاکتۆرەوە هەناو قسانەکەن بۆ نمونە وڵانانەی کە جاران ئۆپۆزیۆن و تەنانەت بۆ نمونە ئێستاش جارجای کێتی نیشتیمانی کوردستانیش هاوڕاتانەیە هەمووتان قسانەکەن بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان بەڵام هیچ جوڵەیەکتان لێ نابینێت کاکە هەر پارتی دیموکراتی کوردستانی کێتی نیشتیمانی کوردستان یەکەم کێڵگەی نەوتی لە هەرێمی کوردستان کێتی نیشتیمانی کوردستان ئاگای لێ بەوە بەرهێنان و ئیسیسماراتی تیا کردووە بۆ معلوماتی جەنابتان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتاوە تا ئەم لەحزەیە ئاگای لە گرێبەستی 50 ساڵی تورکیا هەیە ئەندامی هەبووتیان کێیان ئاگای لێتی خۆیان وتیانە خۆیان ئاگایان لێتی یعنی ئاگایان لێ بووە بەشدار بووتیایە یعنی پارتی و یەکێتی لە سەرەتاوە قطاعی نەوتوگازی هەرێمی کوردستان ئەوان هێناویانە تا ئەم لەحزەیەش بۆیە ڕێنادەن بە کەس بێتە ناوی تەنها کاک ڕێباز حەملان لە ئەنجومەنی باڵای نەوتوگاز وەکو نوێنەری گۆڕان هێرایە ناو ئەو ئەنجومەنەوە ئەویش بەو دەردەبرا کە هەمومان ئەیزانین لەبەرەوە قطاعی نەوتوگاز لە هەرێمی کوردستانە قطاعێکی کۆنتڕۆڵ کراوە لە پێچێک و لە منعەتەفێکە لە بینی 2007 بۆ 2010 ئەم گرێبەستانە کراوە ئەم شتە استراتیژیانە برایی لەسەر دراوە و دەرەنجام ئێستا لە دۆخێکایی چۆن ئەتوانی بگەڕێیتەوە هەر گرێبەستێک هەر کۆمپانیایەک لەو کۆمپانیانە
مەخەزە قانونیەکان و کەموکورتیە قانونیەکان با بە دادگا لەوەی داناغاز خراپتر بەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. بەڵام ئێوە ئەمڕۆتان بۆ قوبوڵی ئەمە ناکەن، ینی قوبوڵی ناکەن بۆ چی ئەگەن کاکتۆریان؟ ئەبێ ئەوەی لە دەستمان بێ بیکەین، ئەبێ ئەوەی کە لە دەستمان بێ بیکەین. اختیار چیانی بۆ نمونە سەیکێتی و پارتی وەک خۆت باسیەکەی زۆر بەڕەهایی اقتصادی هەرێمی کوردستانیان بەدەست ئەبێ کۆڵ نەدەین و ئەبێ ئەو چرای کۆڵنەدانە هەمیشە شەکاوە بێ بەڕاستی. هەرچیمان پێکرێ لە حزبەکانمان، لە ڕێکخراوەکان، لە پەرلەمان، لە وەزیرەکان بە هەموو لایەکەوە ئەبێ کار بۆ بکەین کە فشاری جدی بکەین بۆەوەی کە ئەو شەفافێتێک کە پێویستە بێتە دی لە هەموو حاڵەتێکا لە تەسلیم بوون باشترە، لە هەموو حاڵەتێکا لە تەسلیم بوون بە گەندەڵی و بە واقعێکی فاسید و بە هەدەردانی سامانی گشتی و بە ئەو تاوانە گەورەیە باشترە، نابێ قوبوڵ بکرێ بەڕاستی. لە چوارچێوەم گرێبەسانەیە هەرێمی کوردستان بەرەوکوێ ئەڕوا، گرێبەستەکان ناڕوونن، ئێوە گلەیتان لێ هەیە، شەقام گلەی لێ هەیە، حکوومەتی هەرێمی کوردستانیش بێباکانە هەرچی بێ بۆ نمونە ئەنجامێدا لە ڕووی گرێبەستەوە لەم دۆخەیە بەرەوکوێ ئەچینێمە. من هیوادارم کە بڕیاردەرەکان لە نەوت و گازی هەرێمی کوردستان، لە سامانی سروشتی ئەم هەرێمی کوردستانە، لە سیاسەتی ئەم هەرێمی کوردستانە، دەسەڵاتی ئەم هەرێمی کوردستانە بە زووترین کات بە خۆیان ناپچنەوە ئەگەر ئەیانەوێ یەکڕێزی ناوماڵی هەرێمی کوردستان پارێزراوە بێ، ئەگەر ئەیانەوێ بەرەو دۆخێک بڕۆین کە سەقامگیری بۆ هەرێمی کوردستان دروست بکە بە پێچەوانەوە ئەبێ وریابین ئەو کۆمپانیا زەبەلاحانە، ئەو وڵاتە زەبەلاحانە وڵاتان قوت ئەن، ئەمانە حوتی ئابوورین، نەهەنگی ئابوورین، استیغلالی جەهل و نەخوێندەواری و نەزانی و دواکەوتوی تەکنۆلۆژیای ئەم مجتەماعات و ئەم دەسەڵاتانە ئەکەن دەرەنجام گۆڵی ملیارەها دۆلاری ئابووریان لێ ئەکەن و ناچاریان ئەکەن و فەرزەکەن بەسەریانە بەوەی کە بەقسەیان بکەن تەنانەت هەر لە مەشروعی مارشال بەرامبەر بە ئەوروپا کە ئەنجام دراوە چەند وڵاتێکیان ناچار کرد بە پێدانی قەرز کە قەراری سیاسی لە ساڵحی ئەمریکا و چەند وڵاتێکی تر بن، ئاواش سربەخۆیی هەرێمی کوردستان لە بەردەمی مەترسی جدیایە، قەراری سیاسی هەرێمی کوردستان لە بەردەمی مەترسی جدیایە لە کاتێک کایمە خەون بە دەوڵەت ئەبین و خەون بە دیموکراسیەت ئەبین و خەون بە مافی مرۆڤ ئەوانە ئەبین. ئەبێ ئەم واقعە بڕیاردەرەکان لی تێ بگەن، جا ئەگەر لی تێگەیشتون و ئاوا ئەکەن ئەوە ئەبێ بەڕاستی ملت و خەڵک و هەموو لایەک ئەوەی کە لەسەرەتی بیکا بۆی کە نەهێڵێ ئەم دۆخە بەرەو خراپتر بڕوات. بەڵام ئێستا دۆخی ئابووری زۆر خراپە، دنیایەوە دۆخی ئابووری زۆر خراپە و حکوومەتی هەرێمی کوردستان 27 ملیار دلار خۆی ڕایگەیان قەرزارە، ئەمە بێ لە 3 ملیار و 500 میلیۆن دۆلاری پاشەکەوتی موچە کە مانگانە لە ماوەی ساڵی ڕابردووە کەڵەکە بۆ لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و بێت چەندین شتی تر. بۆیە حلولەکان ئەبێ بە جەماعی بێ، ئەبێ بە هەمومان پێکەوە خەمەکان هەڵگرین و پێکەوەش مەسئولیەتەکان هەڵبگرین و پێکەوەش چارەسەرەکان دیاری بکەین. ئەگەر ئەو تەنها خۆی بە دکتۆردانێ و خەڵکی تر بە نەخۆش ئەوە بەو شێوەیە قیادەی وڵات ناکرێ و پێویستە ئەو ئایندەیە بەو شێوەیە نەبێت چونکە مەترسیەوەی لێکرێکە تەفریقە و جیاببوونە و هەڵوەشانەوەی دۆخی هەرێمی کوردستان. پێخۆشە کۆتا پرسیارم تەوقعاتی تۆ بۆ ئەم گرێبەستانی هەرێمی کوردستان و کاریگەریان لەسەر ئایندەی هەرێمی کوردستان بە تایبەتی پرسی سەربەخۆی کێسە زۆر پرسێکی بڵاو و زۆر باسی لێوە کرێ. من باسم کرد ئەمە اتفاقیە، ئەمە اتفاقی لە نێوان ئەمریکا، تورکیا، رووسیا تا وڵاتانی کەندا و ئەنجام دراوە، ئەوەی کە نەخوێنراوەتەوە زۆر تێیدا بەغدا و تارانە کە ئەوە هەر لە سەرەتاوە نەزەرەی احتیوائی مزدەوەج لە هەشتاکانەوە بەرامبەر بەم دوو وڵاتە بەکارێت، لەبەرەوە تەقسیماتی تازەیە لە ڕووی ئابووریەوە، لە ڕووی ئەمنی عسکەریەوە و لە ڕووی سیاسیەوە. من هیوادارم کە ئاستی هوشیاری لە لای بڕیاردەرەکان ئەو چەند بڕیاردەرەی کە لە رووسیا بوون و اتفاقیان کردووە، ئەنجومەنی باڵای نەوت و گاز، لایەنە سیاسیە دەسەڵاتدارەکان لە هەرێمی کوردستان ئاستی هوشیاری لە ئاستێک بێت کە ئەم مەترسیانە ڕەچاو بکە و ناوخۆی هەرێمی کوردستان پێشێل نەکەن لە پێناوی ئەوەی کە بەرژەوەندی باڵا بۆ خۆیان و بۆ بەرژەوەندێکی تەسک بەدەست بێن. سپاسی زۆر بەڕێستانەکەم بەڕێز دکتۆر شێرکۆجە دۆ سەرۆکی لیژەی سامانە سروشتەکانی پەرلەمانی کوردستان کە تام کاتە لەگەڵ مابووی. سپاس بۆ ئامادەبوونت. بەڵێ بەڕێزان، نرخی دۆلارمان ئامادەیە، واتە خستنە ڕووی هەفتەیمان بۆ دۆلار ئامادەیە کە سەرەتای هەفتەی ڕابردوو بە 124,750 دەستی پێ کرد و بە 124,000 بازاڕی بەجێش بە دڵنیان نرخی دۆلار بۆ هەفتەی ڕابردوو نرخێکی زۆر خراپ بوو بۆ دۆلار و ڕێکۆردێکی خراپی بەرامبەر دیناری عراقی شکان. دەرخستەی هەفتەی ئامادەیە
ڕۆژی شەمە لەکردنەوەدا نرخی 100 دلاری ئەمریکی بە 124,750 بووە و ڕۆژ یەکشەمە لەکردنەوەدا بوو بە 125,350 دینار. نرخی بانکی ناوەندی 1990 دینار بۆ بەرامبەر 1 دلار خستنە ڕووی دۆلاری لە بانکی ناوەندی، واتە بانکی ناوەندی و نەیفرۆشتۆ 157,324 دلار بووە. و ڕۆژی دووشەمە لەکردنەوەدا نرخی دۆلار کەمێک ینی زیاتر دابەزیوە بووەتە 124,600 دینار. نرخی بانکی ناوەندی بە جێگیری ماوەتەوە 1990 دینار خستنە ڕووی دۆلار کەم بووەتەوە بووە بە 149,330,279 دلار لە پێناوەی نرخی دۆلار بەرز بێتەوە. ئەچینە ڕۆژی سێشەمە. ڕۆژی سێشەمە لەکردنەوەدا لە نرخی دۆلار 124,300 دینار بووە. نرخی بانکی ناوەندی بە جێگیری ماوەتەوە خستنە ڕووی دۆلار زۆرتر بووە لە چاوڕۆژی دووشەمەدا بووەتە 154,656,852 دلار. وە هاوکات ڕۆژی چوارشەمەش لەکردنەوەدا نرخی دۆلار زیاتر دابەزیوە بووەتە 123,850 دینار. نرخی بانکی ناوەندی 1990 دینار بووە وەکو خۆی ینی 190,000 بەرامبەر 100 دلاری ئەمریکی خستنە ڕووی دۆلار لە بانکی ناوەندی کەم بووەتەوە لە پێناوەی باکەی بەجێگیری بێتەوە کە 149,416,115 دلار بووە. ئەچینە ڕۆژی کۆتایی هەفتە ڕۆژی پێنجشەمە. بەڵێ ڕۆژی پێنجشەمە نرخی دۆلار لە بازاڕەکانە بە شێوەیەکی گشتی نرخی دۆلار ڕۆژی پێنجشەمە لەکردنەوەی 124,000 بووە. هاوکات نرخی بانکی ناوەندی بە سابتی ماوەتەوە. نرخی بانکی ناوەندی دۆلاری قسوەتە ڕوو بە گوژمەی 155,671 دلار. بەڵام لە هەموو ئەوانەشان نرخی دۆلار هەر بە داشکاوی ماوەتەوە تا سەرەتای ئەم هەفتەیە لەکردنەوەدا. پێشبینیەکانی هەفتە لە بەرنامەی ژێرخان ئامادەی. پێشبینیەکانمان ئەمجار سەبارەت بە بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکانە بە دڵنیایە تۆڕە کۆمەڵاتیەکان لە هەرێمی کوردستان و لە جیهانیش وایان لێهاتووە بوونەتە بەشێک لە بازاڕی کار واتە بەکارهێنانیان ئەوەندە زۆر بۆ. پێشبینێکیشەیە ساڵ 2020 بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان ژمارەیان دەگاتە 3 ملیار بەکارهێنەر. ئێمە دەستگای ئامارێکی دەستگای ستاتیستای ئەمریکیمان ئامادە کردووەوە. بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان لە ئەمریکای باکوور زۆرترین بەکارهێنەری تۆڕە کۆمەڵاتیەکان هەیە، واتە لە ئەمریکای باکوور پێگاتوو لە کۆمەڵێک وڵاتە لەوانەیە ئەمریکا، ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە، کەنەدایە، چەند وڵاتێکی تریش پێگاتووە، بەڵام ئەمریکا زۆرترین بەکارهێنەری هەیە لەو قاڕەیە. بڵاوبوونەی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان لە ئەمریکا لە 59 هاوڵاتیان تۆڕە کۆمەڵاتیەکان بەکارهێنن. بەکارهێنانی هەفتانە ئەمریکاوەتە هەر تاکێکی ئەمریکی لە هەفتەیەکدا ڕۆژانە 216 خولێکی خۆی بۆ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان تەرخان دەکات. تەرخانکردنی کات بۆ کۆمپیوتەر هەفتانە 53 خولەکە، واتە ڕێژەکە زۆر نزیکە لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە، بەڵام بۆ تۆڕە کۆمەڵاتیەکان هەفتانە 50 خولەکە، واتە هەر تاکێکی بۆ نمونە لە ئەمریکا هەر تاکێک 50 خولێکی خۆی بۆ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان بەکارهێنێ، 53 خولێکی بۆ بەکارهێنانی کۆمپیوتەر بەکارهێنێت. تقریباً ینی زۆر نزیکن لە یەکترەوە، ئەوەندە ینی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان زۆر بووە. بەڵێ ئێمە چینە سەر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان بە شێوەیەکی گشتی. ساڵی 2010 بەکارهێنانی لە ئەمریکا بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان ینی بە شێوەیەکی گشتی لە جیهاندا ببورن 97 ملیۆن کەس بەکارهێنێناوە. 2011 بووەتە ملیارێک و 22 ملیۆن کەس، 2012 بووەتە ملیارێک و 400 ملیۆن کەس، 2013 بووەتە ملیارێک و 59 ملیۆن کەس، 2014 بووەتە ملیارێک و 911 ملیۆن کەس، 2015 بووەتە 2 ملیار و 14 ملیۆن
کەس بە شێوەیەکی گشتی زۆر زیادی کردووە. 2016 بۆتە 2 ملیار و 34 ملیۆن کەس. 2017 کە پێشبینیە واتە تا کۆتایی ئەم ساڵ ژمارەی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان لە ترۆپکیانە فەیسبووک کە ئێمە هەمومان فەیسبووکمان هەیە ئەگاتە 2 ملیار و 51 ملیۆن کەس. 2018 ئەم ڕێژەیە گاتە 2 ملیار و 67 ملیۆن کەس و 2019 گاتە 2 ملیار و 82 ملیۆن کەس. 2020 ڕێژەکە ئەگاتە نزیکەی 3 ملیار و بە دەقیقی ئەگاتە 2 ملیار و 95 ملیۆن کەس. ئەمە پێشبینیەکانی ئەمجاری بەرنامەی ژێرخان بوون. بەڵێ بەڕێزان بەرگە و بابەتەکانی ئەمجاری بەرنامەی ژێرخانیشتان پێشکەش کرا تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ و کوردستان هەر ئاوەدان بێت.